سڵاو دووبارە وەکەمیشە دڵگەشت بوومەوە کە قەدەری پێکەوەبوونمان لە شەوێکی تری ڕەمەزانە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە لەگەڵ ئێوە بێگەشتینەوە. مژارەکەی ئەم شەومان مژارێکی هەستیارە و هەتا ئەم شوێنەی کە ئێمە گفتوگۆی تیاکەین کۆمەڵگەی کوردستان و مامۆسایانی ئاینی و بەشێک لە دەروونناس و کۆمەڵناسەکان دەست و پەنجیان لەگەڵان نەرم نەکردووە و نەگەیشتون دەداتە شوێنێک کە وەکو پرۆسەیەکی ڕێز لێگیراو سیر بکرێ. بە دیوێکی ترە ئەو بەڕێزانەی کە لەم دۆخان ئێمە ئێستا ناویانەهێنین خۆشیان بوونەتە بەشێک لەو ئاڵۆزیەی کە باسمان کرد. بابەتی ڕەگەزگۆڕین، بابەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لیان حاڵی نابی چ ڕەگەزێکن لە نێوان واقعی ئەو کەسانە خۆیان و حەزیان تێکەڵ بووە. بە جۆرێک لە جۆرەکان دین و زانست ڕێپێدانی بۆ کەسانە هەبووە کە هەیە و هەبووە کە سروشتی کەسایەتیان بەو جۆرە بووە کە لێی حاڵی نەبی کە ئەمە نێرە یامەیە. وەک لە کوردەواری خۆمانە لە باشوور پێڵین نێرەمووک. باشە بەشێکیش لەم خەڵکە بەشێکیش لەم بەڕێزانە کەوتونەتە وەهمی گۆڕینی ڕەگەز کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دین قبوڵی نەکردوون. جامێ ئەم شەو باسی ئەو بابەتە بکەین و بابزانین کۆمەڵگە چۆن چۆنی ڕێزیان لێ بگرێ یان خوا نەخواستە بەکەم سەیریان کات یان وەکو خۆیان گیان بێڵێ. بابەتەکە زۆرتری پێی لە ناو بابەتی دەروونناسی و کۆمەڵناسیایە بەڕاستی. من پرسیارە لێ ناکەم بەس ئەوەنەت پێڵێم قسەت چییە؟ چونکە گرفتەکە لەو کەسانایە کە بە حەز خەریکی گۆڕینی ڕەگەزی خۆیانن. وایە مامۆسا؟ کێشەکە لە حەزەکەیە. کێشەکە لە حەزەکەیە. ئەگەرنا ئەو کەسانەی بە تاریخ ئێمە لە کوردستانە بینی ومانن کە دوو ڕەگەز بوون یا وەکو ینی هەردوو ڕەگەزەکەیان تیابینراوە ئەوە تقریبەن ڕێز لێگیراون و بەپێی یاساش و بەپێی دینیش ڕێپێدراون کە خۆیان یەکلا بکەنەوە بۆ ڕەگەزێک. بەڵام ئەمەی کە ئێستا بابەتێک گاتۆتە پێشەوە کە وەکو حەسەی دەکرێت. ئەمە حەزە من نێرم ئەمەیەکو ببم بەمێ یا مێم بمێ بم بەنێر نەخۆشیە یان ئیتر مافێکی ڕەوای خۆمە کە قەرار بەم لەوەی کە وەکو مێ سەیرم کرێ یا وەکو نێر سەیرم کرێ. تۆ زێبێ پێشەکیەک بێژم لەسەر سێکس و جەندەر. باش. سێکس شتێکە سروشتیە بەدەستی تۆ نییە جینات دیاریەکات و هەر بوونەوەرێک جیناتەکەی جووتە بۆ نمونە ئینسان 46 کرۆمزومیە 23 جووتە وەکو پێڵاو جووتن وەیەکۆ لە ئینسانە جووتی 23 هەم زۆر جوان جووت نییەن وەکو یەک نییەن وەکو دەستکێش چۆن وەکو یەکن یەکێکیان لەوەکەیان ناچوایەژن پێی وای یا ئیگرێک یەکێکیان پێژین ئەکس. ئەمە لە وەختی زاوزێ سلولەری سۆماتیک غەیرە سلولەری جنسین. سلولەری سۆماتیک هەر کۆپیەکرێنەوە بەڵام سلولەری جنسی لە یەک جیا ئەبنەوە لە ئەندامی زاوزەی ژنە و لە ئەندامی زاوزەی پیا ئەو خانە ئەبێ بە دوو لە تۆ 23 ئەچواتە ئەولاوە 23 تێتە ئەملاوە ئەو 23 چووە ئەولاوە ئەملاوە 22 یان وەکو یەکە فەرق ناکە جووتەکەی 23 پیا و ژن دروستەکە کوڕ و کچ دروستەکە. لە دایکەکانی ئێمە جفتی 23 فەرق ناکە یعنی چی ئەو نیوە بێت چی ئەم نیوە کاریگەری لەسەر بوونی کوڕ و کچی ئەو بنەماڵە نییە.
بۆ دروستبوونی هەر مناڵێک 23 لە باوک وەرەگیرێ 23 لە دایک 23کەی باوک کە تێت 22 هەر هەمانە ئەچواتەکی ئەوە جووتە بێ 23 هەم لە پیاوە یەکێکیان ئیکسە یەکێکیان وایە ئێستا ئەچینە سەر هەر 23کەی جووتی 23 جووتی 23 دایک هەردوویان ئیکسە جووتی 23 باوک یەکێکیان ئیکسە یەکێکیان ئیگریگە ئەگەر ئیکس و ئیکسی ژنەکە و ئیکسی پیاوەکە یەک بگرێتەوە بێتەوە جووتە ئیکس کچێکە بێت ئەگەر ئیگریگی پیاوەکە و ئیکسی ژنەکە یەکتر بگرێتەوە کوڕێکیە بێت ئەمە لە چوارخانەیەک وەکو ترافیک لایتەکە دواترەی خەمە بەرچاو ئەیبینین ئەمە لە ڕووی بایۆلۆژیە تۆ هیچ ڕێگەیەک نییە تێیتە دنیا بەبێ ئەوەی دایک و باوک و خواستیان کردوێت یا مەیلیان بێت یا بتوانن یاخۆت کوڕ یا کچ تێیتە دنیا ئەمە بەشێکە ئەمە ئەبێ لە ڕووی بایۆلۆژی و لەسەری قسە بکەین دوارە تێنە پەروەردە لە پەروەردە لە ژنان ئێمە داوای جۆرە ڕەفتارەکەین ژنانە بێت داوای جۆرە ڕەفتارەکەین ئەمە ئەبێ پیاوانە بێت ڕەفتارەکە ئەەکەینە ژنانە و پیاوانە ڕەفتاری نێرە و ڕەفتاری مێنگەمان نیە ڕەفتارە بەڵامێژین ئەمە بۆ ژن گونجاوە ئەمە بۆ پیاو گونجاوە ئەمە ئەبێ بە کولتور ئەبێ بە ڕەو ڕسمی ئەو وڵاتە بۆ نمونە لە بڕێ لە وڵاتەکانە ژن بۆی نییە سیارە لێ بخوڕێ ژن پیاوانەیە لە بڕێ لە وڵاتەکانە ژن لێ خوڕن ژن بۆی نییە بێ بە دکتۆر مامۆستای زانکۆ بێ بە قازی ئەمە کولتور و یاسا ئەیکات ئەمە ئیتر پەیوەندیەکی بە جیناتی کەسەکەەوە نیە لە ژینگەی واقعی چا بڕێچت ژنانە سەر بەڕاستی تۆ بچۆ ناوی ئاژەڵەکان خۆ کولتوریان نییە بڕێچت شێرە نێرەکەی کا بڕێچت شێرە مێنگەکەی کا بڕێچت لە هەڵۆ نێرەکەی کا بۆ نمونە مریش کۆبانی هێلکەوە خەوێ کەڵە شێرواوە دەرو ولا لە بڕێ لە پەلەورەکانە هەم مریشکەکەەوە هەم نێرەکەەوە مێنگەکە لەسەر هێلانەکە خەون ئەوەی چیانە خەوێ کورتەکەی جیاوازیە کەر هەیە ئیسا بینە تاریخ گەرەکمە پێشەکیەکان بێژم ژن لە تاریخی بەشەرا ئەو ڕۆژە ئینسان لە ئەشکەوتاو ئینسان دەسەڵاتینەوە بە زۆری ماسکۆڵەکانی ئیشێکرد خۆ دیارە ماسکۆڵی ژنانە نەرمە و تەرچکە و ناسکە و ئەو قووە و وزە ماسکۆڵی پیاوەتینێتی ئەو وەختە بەشەر زانستی نەبوو بەڕاوسکی تێرەکریا و بە دۆزینەی گوڵوگایەکە بخورێ پیا و ڕاوچی و ژنیش داڵۆزی ئەم پیاوەوە علمی بەرگری مناڵیش نەبوو ژن خەتەری ئەوەی بوو مناڵی بێت هەر مناڵێکیش دەمێک و داوای خۆراکی لە ڕاوچیەکە کرد ڕاوچیەکەیش حەزێ کرد ئەم ژنە مناڵی نوێوە لێ علمەکەی نەزانی چۆنە هەر مناڵێکیش ئەبوو برسی و شەو ئەگریا شێری خەوەردارەکە دێمە لەم ئەشکەوتە ئاخەوتوین بۆ یەکانە ژن بووە ملی پیاو لە ژن ئەترسیان بێژنیش ئەگەر ژنی چیان نەبووە کۆمەلگاکەیان منقەرزەوە نەما ئا لەرانەوە کوتاندنەوەی ژن بچووکردنەوەی ژن لە مێژووە دەست پێکات پیاوزاڵە بێت و پیاوبوون گرنگە و ژنبوون خەسارێکە کە کولتورە گەڕێت ئەو شتانە ئەگەڕێت بۆ نمونە لەوێژن ئەبێت چاوی مناڵەکە چاودێری مناڵەکەوێت نێڵێ بگریت نێڵێ نەخۆش بکەوێت بەخێوی بکات چون ڕاوچێکە بمرە ڕاوچێکمان گەرەکە بچێت جێ ئەو ڕۆڵی چیە ژن ئەخلاقی مراقبەتیە پیا و ئەخلاقی عەداڵەت باشە بابچینە سەر بابەتەکە بابچینە سەر بابەتەکە ێژێ دڵۆڤانوێت پیا و ئەبێ شجاعەتی بێت تێم ئیتر وازی لێ تێرمیسا ژن لە جێگەیەکە ئاژەڵی پاک کردودایە خواردی بنەماڵەکەی ناوسکی ئاژەڵەکەی سەرێنوارکی ئاژەڵەکەی ڕژان ساڵی دواتر گەنمەشامی و گەنمی تیاسۆز بوو ژن فەلاحەتی دروست کرد کە ژن فەلاحەتی دروست کرد خەڵک لە یەک جێگا دانیشتن کشت و کاڵیان دروست کرد وەکو ڕاونەوە بچی بە دوایە لە یەک جێگا دانیشتن کاورا ڕوانی ئەگەر ژنەکەی مناڵی زۆری بێ باشە چون یەکێک لای گەنمەکەری یەکێک بەری ئیتر مناڵەکە بەس تا 30 ساڵی ئەوت بێ بەڕاوچی لە 6 ساڵان نایتوانی لە فەلاحەتەیش بکە دایکخوایی دەستی پێکرە و ژن گرنگ بووە لە کۆمەلگا دواتر انقلابی سەنعەتی دروستکریا پیا قسەی زلیە کرد و لە شەریکەکان ئاوی پارەی زۆرم گەرەکە مناڵ و ژنیان بردە جێگەکەی مناڵ و ژن چووە جێگەکەی پیا و بوونە خاوەنی موچە بوونە خاوەنی مالکیت بوونە خاوەنی دەسەڵات تێنتر پیاومان ناوێ جون بشێلی فیمینیستیسیەوەم دروستی کرد ئەم فکرانە گۆڕیا لەو بەشە ئەوێتە حەز ئەگۆڕێت کەسێک گێژێ حەزەکەم ببمە پیا و حەزەکەم ببمە ژن ئایا حەز بەس کولتورە کەس یا هورموناتی چێ ئەمە یەژمووی تر ئەچمە خزمەتی ئازیزان وەکو پێشەکی 4 هورمۆنی سەرەکیمان هەیە کاریگەریە کات لەسەر ئەوە ئەگەر پیاوەکە ئەگەر مناڵەکە نێرەیچە حەزی ببێتە ژنانە
یا ئەگەر کچە حەزی بێتە پیاوانە هورمونیش بەدەستی ئێمە نییە تۆچی بۆ جەڕاحی ئەچی بۆ سورجری بۆ عملیات دەرزیەک لێدەن خەولێکە و زکیشتە دڕن نازانی بەخۆ ئەمیشە هورمونێکە لەو ڕەنگە لە ناوەتێ قاچ ئەشکێت ئێشەکە بۆ ئێوارە دوو بەیانی ئێشی نامێنێ لەش هورمونی زدی ئێش دەست پێکات هورمونی تستۆستێرۆن ئەندرۆژن ئسترۆژن پرۆژسترۆن دکتۆر من حەز ناکەم زۆر بابەتەکە تەندروستیانە تەسەڕوفی لەگەڵا بکەین ئەمێ زۆر نێژین چۆن بێژین لە ڕووی دەرونیەوە چکە سا ڕەنگە من حەزەکەم بینەرەکەم ئەمەیت بە کورتی 30 ثانیە وەختم پێ دوانیان ئەم بوونەمەرە چی نێرەوێ و چی مێنگەوێت دوانیان زاڵ بوو ئەیکاتە نێر دوانیان زاڵ بێت ئەیکاتە مێنگە حەز لە مێنگە بوو نەکات لە کچێکا کچە ئەو دوو هورمونە تستۆستێرۆن و ئەندرۆژن زیاد بێ حەزی پیاوبوون پێیاکات کولتوری یارمەتی بکە ڕوا بۆ ڕەگەز ئاوازکردن لە کوڕێکە ئسترۆژن و پرۆژسترن زیاد بێ و دوانەکە لاواز بێ با کوڕی کوێت حەزی کچبوون پێیاکات ئەمەش خەلقی ئینسانەکەس نەک خوڵقی ئەوەی کە ماڵەکە حەزەکات کوڕیان بێت کچیان نوێ ئەوە خوڵقی ماڵەکەس ئەم دوانەیەکە گرێتەوە ئیتر فەرمووان دەخست باشە من ئەو پرسیارە جواب نایەمەوە ینی بۆ درۆن نەکردمەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم حەزە تا چەند ئێمە کێشەکە لەسەر حەزەکەیە ینی ئەم حەزە تا چەند لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەندروستە ئەبێت ینی تەندروستە من ئێستا من بەبێ هیچ هۆکارێکی تەندروستی خۆم لە ناوەوە ئیحساس بۆ بکەم خۆم بکەم بە کچ نییە یعنی ئەمە نییە کەسێک حەز بکە بێ بە کچ بێ ئەوەی هۆکاری ناوەکی بێ هۆکاری ناوەکی بەزانستی ئێوە بەبێ هۆکاری ناوەکی ئەو شتە ڕوو ئەوە لاوازە ناژم ڕوونادا وەێ ئەوە لاوازە ناچواتە ئەو خواستە تۆ نەتوانی بەرگری لێ بکەی یان ناچواتە ئەو خواستە گەر جێبەجێن و ترانسکشواڵەکان وانە نابن بە پیاو نابن بەژن بەڵام دوو ڕۆژ ڕۆڵی ژنایەتی ئەگەر من ئەوە لە دانمارکە چوم سەردانم کردن مهندسێکە لە ئێرانە ساختمانێکی دروست کرد و خۆی ئیجازەی داوتی بێ بۆێنە ئەو ڕۆژە من چوم ژن بوو تەکی ژنەکەی چیاتوو بۆێنە خێزانگیری کرد بوو ئەو ڕۆژە لە ژنەکە ئیجازەی گرتو لە ڕێکخراوێکی پیاوەکانەوە حەزیان لە ژن بوونە هاتوو حزوری بوو جیناتی نەگۆڕی و کرومۆزۆمەکە ژن تەسەڕوفێ بەڵام وەکو ژن ئەو ڕۆژە جلی ژنانەی لەبەر کرد و لێوی سوور کرد و جلی و دوو ڕۆژی دوومیشکە چووە بۆ سەری ئیشەکەی وەکو پیاوە چووە ئەمە حەزە بەڵام ئەو قسمەتەی کە ئەبێت جیناتەکە کاریگەرە کۆ هورموناتەکە کاریگەرێ حتا نەشتگەرگەریی بۆ ئەکرێت ڕێگەی چێت دروستیکە دەستخۆش مامەسا ئەچم بۆ لای دکتۆر بۆی کە ئەو ئەزمموی ئەوروپاشمان بۆ تێکەڵ کات بۆی کە بگەینە شوێنێک چکان بابەتە بەڕاستی بابەتێکی ئالۆزە و بابەتێک تا ئێساش نەکرد کۆمەڵگەی کوردستان ینی کۆمەلگەکانی دنیا ژۆک و پێویستە سوپلیان لەگەڵانەرم نەکردەوە بەڵامی تر یاسا و سیستەمێکی هەیە کە مافیان پارێزراوە ڕاستە ئەو نقطە جێ خۆدەیە وەلاکن کەک درۆن نقطەکی زۆر گرنگ هەیە مەتەجاوز دەکەن ئەو نقطەژی ئەوە قاعدەکی مەی ئوسولی هەیە دەبێ بزمانی عەرەبی الحكم على الشيء فرع عن تصوره حتى قم من بتوانم سر مسلكي قصة بكم لازمت أو مسألة بو من رون بكي تشيه راس ما ناتوانم ملوها ما قصة بكم ده أف بابتي قوانتين زمان دو موضوع هيا باش يكجي موضوعي جندرة يكجي موضوعي تيكلي جنسي بين دو أفراتيان دو بيو باش موضوعي تكلي جنسي بين دوبيا ودب أفراد أو موضوعك قديمة تا درجة قرآني بيروز بوما بحث كريه هي زمني حضرتي لوطة بله ودديروكي ملتا درج درباس بوا هر زماني دجي بيدبو وبداخوا دديروكي مسلمانا دا ينجي أجر أز كرت بكم أز تعميمي نكم أز نبيجم ديروكي مسلمانا دا ديروكي أدبيات عرب دجي بهزاران هلبستو شعري جيهنا قو يعني خوشويستي مسلي منال بود قصري ومراء أو مصحبته قلك هيا أو موضوع جديد حكم إسلامي دا مسلكي محسومة مسلكي آخفتين دا النبوة بيخنبر عليه الصلاة والسلام دا بيجي لعن الله من عمل قوم لوط لعنتي خوالي بأو كسي كاركي بكي كاري فعلي قوم لوط أو موضوع منتهية داخرة خلاص
ما موضوعي جندر موضوعي جندر حتى استنى واضحة يعني ده هزار وده هذا متحدة رخراوة كي درست كر ناوی وکریه سازیه متحده بو آفرت بو جن فکری او ریخراوه هاتیه آواکرن لسر بینگهکی نویسکارکی یعنی آفرتی فرنسی بناوی خوا سیمون دیفوبرا او كتابك خو درست كريا نافي خو الجنس الآخر يعني نبياوة نأفرتا جنسك السيايا او كتابة هزار ونهصد وتشلو نهادا درست كريا ده او كتابة بينجهي او مسلحات يا ميدان ولكن قوتني جندر بكارناني قوتني جندر هات بكارانين يا كمين جارد دي امبيجن دي دوكومنت دي وثيقي متحدة مؤتمركي لقاهرة هزار ونهصد ونوط وشار درست بوا او قوتنا بينجي ويكجر هاتا تكرار كرن بيقو شروفا بكن معني خوتشيا صالي دي نفسي مؤتمر نفسي كونجر اللي بكين للصين درست بوا هزار ونهصد ونوط وبينج او قوتني جندر دصد وبينجي وشارجر تكراري بوا بيقو بدنا خويا كرن زور دولتي مسلماني ام بيجن دولتي محافظ بريقو امزابك اللي سر او وثيقة قوتنا كاكا بوما او قوتني جندر بدنا يعني خويا كرن يعني تشي متحدة لجنكي درست كريا بو خاطري قوتني جندر تعريفي بكي بشتي بحث ودراسات أو لجنة جهشتي برسف أو جندر بتعريف جندر بتعريف دمك مناط وانا برسف بدمك أو جندر درستا أو أنا درستا أو راستا أو أنا راستا دمك دي تعريفي متحدة ده حتى أفدقة حتى أفسانية تعريفي جندر برنجك خيار راس واضح إشكرة نية دميني چه دميني هر كومالجه هر عالمك هر ديروك ناسك جواك ناسك برنجك موضوعي جندر دي خويا كرن يا كمين كسي قمس اگر ام ذكر موسوعي بريطاني وبدي خويا كرن جندر او انه نير ومي نية موضوعي قوت النيري موضوعي قوت مي او جواك درستكي جرك تميزه بكي كاتش حزدكي موضوعي حزكرن بوما وقت دين نامشي دو نقطة فردهانا اگر دكتوري بحثي موضوعي هرمونات اكر فقه اسلامي الموضوعي هرمونات ميزناكي فقه اسلامي الموضوعي خارجي شكلي خارجي ميزدكي اگر او انسان بس زانم استا بابلين جامعي اثر او شتي كردوه ك بابلين لجنيك دروز بوا من برنامج لسر وبابته كردوه لجنيك دروز بوا كام لجنيه درون ناسي تيايا بزيشكي تيايا ما مصاي ايني شي تيايا تمام اما اول لجنه يا كمين قاعدي وي اوا انسانك افرت به بياو به باشا اشكالك ظاهري خارجي الجسم دهيا او اشكالي خارجي يا دياره بهترن او شكلي افرته لكن ام بيج اعضائي وي لاي بياو دتشي فتوي بوددن ينجي اگر والله بياوك برخي افرد دتشي فتوي بوددن كبلاك يقلايك ينجي والله ندياره نبياو نافرد جرتي قوتن فقهي اسلامي ده خنثاي مشكل او ما يزدك هرموناتي تشونا اما سؤالي تنأوا سؤالي تا موضوعي حزقرنا يعني بلد. من بياوم هر تشتي من درسته آلة هر وضعي من كاملة ليه من ددلي خدا من حزدك بما آفرت نمونبو أما دكتور مثلا كتولي ببي مشاكل هرموني أو حزد روز نابي يعني كسي من أمي روني كمو خوانا خواستا أما رخنا قرتنية من أمي لچای کۆمەڵگە ڕوونیکەینەوە کەس هەیە بۆ نمونە پیاوە مناڵی هەیە دوو مناڵ سێ مناڵی هەیە بەڵام ئەو بەڕێزەی کە تۆڵی من لە دانیمارک بینیومە تۆناڵی خێزانی هەبووە مناڵیان هەبوو من هندی تێ مناڵیشی هەیە مناڵیشی هەیە بەڵام ئەوێ ببێ بە من حەز دەکەم ببمە ئافرەت ئەمە حەز نییە ئەوا دینی ئیسلام دەڕێ لێ قەپاتە گرتووە كرت كرمانجي يعني احترام ميزي موضوعي احترام بو هر بياوك احترامي هيا بس موضوعي تلاعبي بديني إخوة أو ممكنين موضوعي والله من بياو كرتو كرمانجي إسلام ريزي لي أجري بلام
ڕێی ینی بەڕێ پێدراوی نازانێت موضوعی رێزی چاون لێ دەگرێت وەکو مرۆڤێک وەکی مرۆڤێک رێز لێ دەگرێت و اعتبار دەکی ئینسانێکی نەساغە نەخۆشە گەرەک ئەمونیا بشێن جەم دکتۆر محەممەد خانی ئەمە ناتوانن لە گۆری حەزکردنیوی هەیە ئینسانێکی هەیە پیاوە حەز دەکەێت بێ ئەفرەت تامام دگەلەو ئینسانێکی هەیە حەز دەکەێت ببێ پشیک ئەوێ چ بکەم چۆن بکەم ئەو ئینسان ئەوە هەیە ئەوروپادا ئەوە هەیە فەرقی هەیە نابینە ئیحترام و نابینە قبول حتى دهاز أو قرني قدر باسبو حتى 2000 دو أوروبا دا مسألة احترام هبو مسألة ياساي وقانون إنه حقي أو كس هيا خبوجهري يعني أو إنساني شواذي هيا تكلي نبينا بياو بو بياو ولا حقي هيا مالبات درستكي أو حق نبو أو حق يكمين جار تشيبود أوروبا دا 2001 دريا هولندا دا وڵاتی هۆڵندا وڵاتی یەکەمە ئەو مەسەلە قبول کردە پشتی 2001 زۆر وڵاتی ئۆروپا ئەو مەسەلە قبولی کردە لكن دکتۆرەکە دورین مەیزە بکە دنیا حەمنە ئۆروپایە مەیزە بکە ئیرۆ چەند دەولەتی دنیای دەهەنە کەسی ئەو مەسەلە قبول کردە 27 دولة 27 دولة 28 دولة 30 دولة جي أصل 775 دولة بوش أوقع ملتي دي أمبر شعبنا ريز بو يناقرن از بو رز بو چند یاسا بگرم گو 27 دولت گرتنا موضوعي حزكرن ما دام اشياء تكامل او موضوع قباطه موضوعي قباط جدايج موضوعي احترام موضوعي رز گرتن بلام رز دجيراون رز دقرم ومن تعامل دكم او انسانك كابراي حقيوي انساني هيا او انسان من اللي ما يزيدكم وكي انسانك نصاغ وكي نخواش مبدستي وي دقرم حاشا امام مصطفى مال جاسم دستي وي دقرم ببما الي كار ببما جم دكتور محمد باش مامۆسا بەڵێ قوربان بابەتەکە ناڵێم هەستیارە زۆر وردە وەنیە و ئیتر خۆشاردنەوەش لی باش نییە یعنی وڵاتانی دنیا وڵاتە پێشکەوتەکان کاتێک کە بابەت تێجێتە پێشەوە ئێمە لێرە زۆر تەکنیکی خۆشاردنەوە بەکارێنی ڕەنگە ئێستا هەر مامۆسای ئاینی هاوڕێی ئێوە هەبێت بڵێەوە بۆ لەسەرەوە بابەتە قسەتان کرد هەرشانی قسەکردن نییە ڕەنگە وەنیە ڕەنگە بە دکتۆر ئەوە بەشێکی ئیمرۆڤ ئینسان ملەتێمە هەیە ئەمە وەکو ئاریشەیە وەکو کێشەیە وەکو ئەرزێکی واقعە لە بەردەمانە ئەبێ مامەڵی لەگەڵا بکەین و خەڵکی گوێ لێ ئەوواگرێ قسەی تۆ لەسەرم بابەتە چییە؟ ئێمە ئەم بابەتە هەرچەند فقەها و کۆمەڵێک بحوسی علمی و فقهی پێشکەش کراوە بۆ جامیعەکان لەسەر بابەتەکە من بێمە سەر مەوزوعی بابەتی ئەسڵی مەوزوعەکە چییە؟ باش تقریبا نیسە کاتێک خەڵکت خستە ناو بابەتە علمی و تعریف و مشکل و گومە بێت ئایا بزانە ئەسڵی ئەم مەوزوعە ئەسڵی هەیە بەڵێ ئەسڵی هەیە مە لە فقی ئیسلامیە و کەسانی کە علمی میراتە خوێنن لەناو علمی میراتە بابەتی خونسای تایە خونسای مشکلمانەیە لەگەڵ خونسای وازەح واتە نێرەمووکێک کە دیار بێت نێرومەکەی جا بکرێتەوە ئەوە لە پێشیشا لە سەدەمی جاهلیەتە عامری کوڕی ضەرەب پیاوێک هەبوو حەکیمی عەرەب بوو ئەوانە و کاتی خۆی هاتن چل کەساتن لە ماڵیانمانەوە بۆ ئەوەی خەبەرکاڵە چل شەومانەوە هەموو ڕۆژە حیوانێکی بایان سەرە بڕی خادمێکی هەبوو لە ماڵ ئافرەت بوو خادمەیەکی هەبوو وتی ئەمانە تاکەی هەموو ڕۆژە حیوانن بۆ سەرە بڕی نێرەمووکێکیانە نابوو ئەیوت چۆن میراتی بدەینێ ئایا ئەمە کوڕە یا کچە چل ڕۆژ هەچوو بیریە کردەوە لە یەکێداوە نێزانی چی بکە هەتاکو خادمەکە وتی پێوتی ئەمە چی ئەم گشتە حیوانیان بۆ سەرە بڕی خۆ حیوانەکانت نامێنێ وتي والله نازانم چی بکەم حاڵەتێکی وان بە قال ئەتبع المال المبال ماڵ دەرا و شوێنێک کە میزی پێیەکە ئەڵێ وتی والله خۆمە فکرەیە ئەسڵی مۆزوعەکەی گەڕاندەوە بۆی کەوا بزان میز چۆنەکە و ئەمانە بە هەر حەڵبام بێمەوە سەرەوە بابەتەکە هەیە واقعە بوونی هەیە هەندێکی دەستەیە فیزیاییە لە گیانی کەسەکانە نێرەمووکە هەندێکیشی حەز و میول و ئەمانەیە ئایا گرنگیدانی ئەوروپا و ئەمریکا و غەرب با بڵێن بە شێوەی گشتی بەم مەوزوعە ئەسڵی بابەتەکە ئەگەڕێتەوە بۆ معالەجەکردنی کێشەی کۆمەڵێک کە دیاردە نییە بە حاڵەتی مەسەلەی خونسا لە کۆمەلگا ظاهیرە نییە حاڵاتە هەیە وەکو بوون ئەوە کانیتر میولە من حەزمە کرد دوایی لەگەڵ دکتۆر خانیە چۆن بڵێ لەوە چ لە مینا تۆزێ قسە بکەین باسی مویلەکەی کردی هۆرمۆنی و بەدەستخۆینی ئەوش مۆزوعێکە بۆ خۆی جێگەی قسەیە بەس من ئەمەوێت
بگەڕنە بۆچی غەرب لەم کاتا زۆر گرنگی بەم بابەتادا من وا ئەزانم من بە یەکدانەوەی خۆم و من وتاری جمعیشم لەسەر ئەمەداوە نەک بڵێ هەر بە تایبەت لەسەر جەندەر بابەتێک نەک بەو شێوازەی کە هێرشکە مەسەری تەوزیحدان لەسەر مۆزوعەکە ئەسلی ئەم بابەتە ئیسا لە عالەمە ڕژێمی سەرمایەداری کار لەسەر ئەوەکە چۆن هەوڵ بدەن داینەمۆکانی ژیان پاڵنە مەسەر غەریزەی خواردن هەموو خەڵک زانیوێتی کە خەڵک پێویستی بە خواردنە ڕێگاکان ئەگرنە بەر یەکێک باغداریەکە یەکێک زراعەتەکە یەکێک ئەزانێ خواردن هەموو یەکێک مەطعەم دانا هەر کەسێک شێوازی خواردنەکە کەسێک مریشک بە جۆرێک لێنا کەسێک شتێکی ترەکە کار لەسەرەوەکەن غەریزە بەکاربێن بۆی دەوڵەمەند بن مەزدەرێکی اقتصادی زۆر گرنگە غەرایزی تر و عواطفی تر کاری لەسەر کراوە منزم یاوتیان با بە غەریزەی جنس غەریزەیەکی زۆر دافعێکی زۆر بەقوتە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین کاری لەسەرکەین سە دێمە سەری لە پەنای ئەمە مەسەل بۆ نمونە هیوایەتی سەفەر و سیاحە مەسەلەن مەیولی خواردنەوە و متعات تەمەتعکردن لە ژیان خوێندنەوە عاطفەی دایکایەتی چیچ کاری لەسەر کراوە گشتی ئیسفادەی لێ بکرێ ئیسا خزمەتگوزاری ئای خزمەتی زەکای بێژین زیرەکی دەستکرد زیرەکی دەستکرد خزمەتگوزاریکی زۆر بەقوتە ئیسا بەکاری دێنن بۆ ئەوەی بزان مەیولی تۆ چییە بزان چه سایتێکەکەیتەوە بزانە چاوت حەز لە چییە بزان تەمەنت چەندێکە هەنی حتى بۆی ڕیکلامەکان کاتێ دێتە بەردەست تەمەنەکەت دیاری بکە بۆی بەپێی تەمەنت بەپێی میولت استفادەی لێ بکەن بۆ لایەنی اقتصادی یەکێک لەمانە ئەم بابەتی جنسەیە کاری لەسەر ئەکەن بۆ ئەوەی هەوڵ بدەن کۆمەڵگا بێتە یعنی لە ڕێی جنس حەز و ئارزوەکان بڕۆ چی حەز لێ بی کە کاکە مناقم چێت تۆ من بێڵە قەیسەر با لەسەر حکمی خۆی بێ مناقم چیە کوڕی خەڵک چیەکە خۆی ئەسلی ئێمە مسلمانان ئەگەر دەسەڵات و وڵات بەدەستی ئیسلام و مسلمانانەوە بێ و مەلا قازی بێتیا ئێمە لەم بابەتەی کاتێ دێن کۆمەلگا ڕێکەکەینەوە زۆر زیانی واقعیەکەین چونکە خەڵک عاقلانە بیری لە ژیان کردەوە ناڵێ دەسەڵات لار بوەستێ ئیمامی ئەبوبەکر سیدیق چووە سەر یەکەم خیتابیدا وتی ئەگەر ڕاستم کرد پشگیریم کەن ئەگەر غەڵەتم کرد ڕاستم کەنەوە باش تۆ ئێستا ئەها بە پەرشوبڵای قسەم بۆ مەکە با بچینە ناو نقطەکەەوە ئیسلام ڕێیاوە بە نێرەمووک وەنیە بەڵێ نێرەمووک ئەوەی کەوا نێرەمووکە بە واقعی باشە بەڵام وەکو دکتۆر وتی حەزەکە قبول کراو نییە بۆ نمونە ڕێگەکان ئیسلام چییە بۆی جواب بدەمەوە یعنی پرسیار من بۆچی ئەوەم باس کرد ئیشکردن لەسەر ئەم بابەتە مەوزوعێکی سیاسی اقتصادیە سیاسیە بۆی دەسەڵاتدار بۆ خۆی خەڵک مەشغوڵ بوو ئەم جێندەر و حەزوو میولە ئیسە میولەکان چۆتەوەی هەیە حەزەکە سەگ بێ ئەڵێ خەڵک حەزی لە چێ بابڕابی کە منەقم چێ دەسەڵاتەکەی من بەیانی کەسێکیش مەشغوڵ بووە ئەمەوە قەتبیر لە سیاست و دەسەڵاتۆمانە ناکاتەوە میولی حەزەکەیت هەموو ژیانی بێت ئەم کێشەیە سا زۆر بەربڵاوە خۆ کێشەی سیاسی لە ئەوروپا کێشەی دەسەڵات و ئاخر کێشەی هەیە ئەگەر مەجال بدەیتە خەڵک میولی خەڵک ڕابگری خەڵک ئەتەقێتەوە یعنی شۆڕش دروستەکە کە مەشغوڵ بووە میولی واز لە باشە تۆ لە کوردستانە ئێستا بە بۆچوونی تۆکو پیاوی لە کوردستانە چۆنی تەسەڕوف لەگەڵ ئەم بەڕێزانە بکرێت بەڵێ ئیسلام تەسەڕفی یەکێک لە ڕێگەکان بۆ نمونە بۆ مەسەلەی میرات یەکێک لەو مۆزوعانێ لە میرات ئەگەر مناڵێک تازە لە دایک بووە هەردوو ئامێری هەیە یان نیەتی هەردوو ئەندامی زاوزەی هەیە یانی هیچیانی نییە ئەوە یان هەیەی و زاڵە ئیتر ئەوە پێوترێ خونثای مشکلمان لەگەڵ خونثایەوە ئەگەر واضح بوو مێکەی زاڵ بوو مێحسابەکەی نێرەکەی زاڵ بوو بەڵام جاری وایە هیچی دیار نییە لە ئیسلامە کۆمەڵ ڕێگە یەکێک لە ڕێگاکانەوەتان ئەڵێ چاوەڕێ بکە ئەبێ ماڵەکەی بۆ کاتێ تەقسیمیەکەی پێ ئەوترێ ئەو مۆزوعای مەسائلی معادەی پێوترێ وەکو مناڵک لە سکی دایکە بێ نازانی چییە حسابی بۆکەی بە نێر حسابەکەی بۆ بێ بە نێر لە مەسلحەتی ئەمە بەمێ لە مەسلحەتی خۆیان ماڵەکەی بۆ دانەی تا باڵغە بێ بزانە کام جنسەی زاڵە بەسەریا ئەوە لەلایەنی میراتەوە باش لەلایەنەکانی ترەوە ئەگەر هەر عیلاج نەبوو ئیسە دوای ئەوە زانەکانی تر هاتوون قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە بە واقعی کەسێک هەردوو لایەنەکەی وەکو یەک بوو موافق بوو ئەتوانێت خۆی یەکێکیان اختیارکە و عملیات بکە ئەو شتە بەکاربێنێکە هەیە نەک میول بەواقع نێر و مێژ ئەوە ڕێ پێدراوە ئەوان مەجای هەیە هیچ کێشێکیان چکە کەسەکە دەسەڵاتی نییە بەس من ئیشکالەکەم لە قسەی هۆرمۆنەکە بوو بیکەسا مناقەشەکە بکەزانی بۆ چکە ئەم بابەتە خۆی بابەتێکی مناقەشە هەڵبڵێ ئێستا جوواکێکی مسلماندا مامۆستا بەحسی کرد و ئەگەر مەڵا حاکم بن دەنی حرمەت بۆ نەرینی هەر کەسی ژیانی لکن شخصی من خۆدانەکە گۆ مەڵا حاکم بن باش ناگهێ مەرحەلێک گۆ ئەم میراسی بۆی تەقسیم بکەن ناگهێ
بقول أو كسا معالجة نابي ناقي أو كسا بياوا يان أفرتا الحزلي هي تعاملي بكي بري قون بقهنا موضوعي ميراث أكا بافي وفاتي كروني ميراثي تقسيم بكن تمام بري موضوعي ميراث أجر أو إنسان تكلي جنسي كر شون تعاملي القلبي بكن سؤال هوا موضوع كلا أجر كلا قلمي ولك تمام أجر ملابي والسر الديوارة كيف خاني كيف أفيجو توه الموضوع ورحتي حليك يا هاي راحتي حاليا ينجي آجري بيخي حميجي بناء أنصر حديثك بيخبر عليه الصلاة والسلام بيخبر عليه الصلاة والسلام سيدا فيها مكرون كرو راسك علوزة من علوزة كردين يعني تولى إسلام حلي بينيا نا بو كي سيدا يما سيدا تم معالجة مسألة ميراث ديكي من معالجة ميراث ناقل من معالجة مسألة ميراث ناقل من معالجة مسألة شهوتي وإنساني ديك أو إنسان أجر هاتو تيكلي شهوتك شون تعامل بردكن أو إنسان شون قبوله باش الجناب اسم يما منو تو ما مصاي عيني ببورة هردوك ما مصاي عينين لا مجلسك جناب بيت وايا كإسلام حلينية بون بابتا يعني قصد نازم تينا شون حلينية حلي هيا إسلام ما يزدك أو إنسان نخوشة نساغة جرك تحويلي دكتور به أو يعني أجر هات وتوشي موضوعي جنسي بو ممكنة هاتوا راحت نبو موضوعي جنسي بو إسلام لقوري من مذهب إمام حنفي إمامك الزور مزنة إمامك الزور قورية أو كس نابي بكوشن جبرقو إشكالي ما تشيا إشكالي ما داعش دمي جو حكم كر هين كسن سري ديوار آفيتنا وقتلي كرن ورابونا سرخوا بناء بناء سر حديثك ضعيف سر حديثك ضعيف بيخبر عليه الصلاة والسلام يقول هرمونيكي بو جنابتيان جستيكي أوان كأفرموي هرمونيكي جستيكي أوي كأفرموي إمام أبو حنيفة هردو كيوتا وقرنقا هردو دينا وسر إن شاء الله بقرروا بزن دكتور بومن كاتب بزن آية مبررة هرمون دكتور إيرو وقرنقا بومن دكتور هیوادارم أم برنامه بابتك آلو سرنكين ئاسانی کەین تێڕوانینی کۆمەڵگەیسا من تقریباً بەخسەکانی هەردوو بەڕێز گەیشتمە ئەو شوێنە مسلمان ئیسلام ئەو بەڕێزانەی کە لە خواییەوە با بە زمانەکە زۆر سادە بێ لەدایک بوون تێکەڵە ئیشکالی هەندێکی وەکو مامۆسا باسی کرد بە ڕەنگ و ڕوویا دیارە کە لێ تێکەڵە بێ کە نازانی نێرە یامێ و هەندێکی شەیە لە ناوێ بەڵام کێشەکە کێشێکی سەحیە ئەمە ڕێز لێ گیراوە و قوبوڵ کراویشە باشە بەڵام کار بێتە سەر ئەوەی کابرا دووسێ مناڵی هەیە و ئێوێ وەکۆی جەنابەوەی لە نەرویج بینیوتە نازانم لە ئەوروپا بینیوتە یا وەکۆی ئێمەمانان بەریانەکەوین و شەکواکانی ناوەتە بەردەمیێمە کابرا پیاوە دوو مناڵی هەیە یا ژنێکە دووسێ مناڵی هەیە بە حەز ئێوێ بە پیاو ئەمە تا چەند ئەگەرم قسەی نازانم تەواو بێم قسەی کە ئیکەم تا چەند ئەمە پەیوەندی بە ئازادی تاکە کەسیەوە ساعتماشاکە هەرەوەم بۆ دڵمان پاکە دەبن و تۆ دڵمان پاکە من شتەکان با تەبا بکەمەوە ئەگەر من وتم حەز نییە مەبەستمەوە نیە حەز ناتوانێت شتەکە بگۆڕێ ئەنا حەز هەیە هەر ئەو کەسە حەزەکات ئەگەر گەرەکی وێ بگۆڕێت جسمی بگۆڕێت پێویستیەکەوێتە هورمونەکە چون جینات ناتوانانی دەست لێ بدەیت ئەبێ هورموناتی بۆ تەزریق بکەیت بۆ پیاوە گەرەکتە بێتە ژن لەشی ئەگۆڕێت هەر بەڕاستی بڕێ لە ئەندامەکانی بچووکە بێتەوە بڕێ لە ئەندامەکانی گەورە بێ ئەگەر پیاوە مووی کەمەوێتەوە ناسکەوێ مووی نەرمەوێت و ئەمە بە هورمونەکرێ و بڕێکچی بە عملیات ئەگەر حەز بێت ئەگەر هەر حەزی تەواو بێ بەس حەز بێ ئیتر هیچی تر نەکان ئەتوانێت جلی بگۆڕێ ئەتوانێت وەکۆ عەزیزەوتم وەکۆ بەڕێزە دوو ڕۆژ وەکو ژن تەکی ژنەکەی هابووێنە من ژنەکەی چیم بینی تەکیا پێم سەیر و تێدێ من قبوڵم کرێ لەم پیاوایەتە ئەمە ئەچواتە ژێر دەسەڵاتی یاسای حکوومەتەکە ئەوان حکوومەتێکی لیبراڵیانە ئۆمانیستن ئەگزیستانسیالی فکرەکەنەوە بە شێوەیەکی ئۆمانیستی تەکی ئەم کەسا مامەڵەکە نێژن سەروی هەموو شتێ چییە؟ ئینسان و لە ناوی ئینسانە مافی مرۆڤ بە چۆن بە شێوەی تاکە کەسی چون لە حکوومەتێلی لیبراڵە تاکە کەس مافی باش ئەوە ئەزانین بەس دکتۆر با بینە سەر ئەرزی واقع ڕاستە وەکو مرۆڤ حتا خۆ دکتۆر وتی مامۆساژ وتی ئەوەی کە بە حەزیش ئەو کاراکات هیچ دەقێک نییە بۆی کە بیکوژیت ئەوەی کە بە حەزیش ئەیکات بەس ئەوەیە قبوڵی ناکەی احترامێگیرەوە لێ قبوڵ ناکەی
بلی قوبڵ ناکەی وەکو جەنابەت وەکو تێروانینێکی کۆمەڵناسی تەندروستە ئەم شتانە من تا عرض بکەم مەگەر ئێمە سوح هەڵەسین تایوارە بە حەزی ئیش ناکەین هەموو ئیشەکانمان بە حەز نییە چی بەری ئەو حەزە ناگرێت نابێ حەزی تۆ سنووری کەسێکی تر ببەزێنی ئەمە بۆچی حەزی ئەوان سنووری ئێمە بەجا تۆ بێسە آخر من ئەگەر ئەو سێ دەستەواژە نێژم ڕێ نییە وەختی حکوومەتەکە لیبرالیسمی قبول کردەوە ئازادی تاکە کەسی ها لە سەروی هەموو شتێک و ئەم کەسە ئازادە بە شەرتێک سنووری کەسێ نەبەزێنێ وەختی حکوومەتەکە وێتە دموکراتیک گروپێک خاڵێک دیارریەکەن چون گشتن یعنی زۆرینە مافێک ڕەواکە بۆ کەمینەیەکە ممکنە زۆرینەکە گێلی چون و کەمینەکە عاقڵون چون بە دەنگدانە لەوێنە کەمینەکە جیاتی ئازادی تاکە کەسی بخێنە بەرەوە سنووری کەس نەبەزێنێ ئەبێ ئەوە وای یاساوتێنەی بەزێنێ یاساکەیش گشتێ وتیانەر گشتەکە حەز لە تەغیری جنسیت بکەن ئەمیش ئیجازەیە حەز نەکەن ئیتڕێنی حکوومەتێلێکی تریشمانە ئایدۆلۆژیکن ئایدۆلۆژیک یا کەسێکە یا مقامێکی قوتسیە شتەکەێژێ مقامە قوتسیەکە تۆ ناتوانانی لێلا بدەیت چی تاکە کەس یان نیە لەو ئاینایە ئەگەر لەو ئاینای تۆختێ و ئاینە زاڵە ناڵێت تۆ بە کەیفی خۆ بڕۆی بۆ یەکانە لەرانە من ئەگەر لەسەر خودی تاکە کەسەکە قسە بکەم لەسەر خودی دڵی وا پێوە هورمۆن نییە و جیناتیش نییە و پەروەردە سەرچێکەس ئەم پیاوە حەزەکە ژن بێ شیمەیڵ یا ئەوەی کە ێژن نێرە مۆک کەسێکە ئەندامی ژنانەی هە بڕێ لە ئەندامەکانی پیاوانە زیانی یا لە خوارە بیلاتەژوی پیاوە و لەسبان و ژنە یا پێچەوانەکەی ئەمانە شیمەیڵن کەسانێکن ناتوانن شوو بکەن ناتوانن ژن بخوازن لەبەر ئەوەی کە بۆ نمونە ئەگەر پیاوە ئەندامی زاوزەی ژنانەی هەزوەلەکانە ممکنە ئەمانە ڕێگەیان پێبێن و یەکۆ بژین لە حقوقی لیبراڵە ئەمانە حەقیانە برا کەسێکە نابیناس یان بێکەوە بژین یان لە ڕووی تەندروستی و یەکلایان کەیتەوە بۆ نمونە ئیسا کەسێکە نابیناس ئێمە هیچ کاراسانیەکمان بۆ نەکردێ کەسێکە خۆی بکاتە نابینا ئێمە کاراسانیمان نییە بیکەین بۆی خۆی حەز بکە نابینایە خۆی بچوە چای خۆی دەربێرێ لە لیبراڵە لە غەری لیبراڵە چاوینی خۆی نیە لە حکوومەتی دنیا تۆ مالکیەتی لەشی خۆشتە نییە چۆن چای خۆ دەرتەری لەشی تۆ لە خوادایە پێت و تۆ ئیجازەی دخاڵەتتیان نییە چون مالکیەتی من مالکیەتی خۆمم نییە بەڵام لە حکوومەتێکی دموکراتیکە باش ئەو پرسیارم بۆ مهمە تۆ تێوەکو کۆمەڵناسێ بە ئەم دوانە بەیەکەوە بژین مثلەن وەکو چارەسەرێکی کۆمەڵناس چۆن احترامان هەندێک جار نابیناکان بەیەکەوە ژیانی خێزانی پێگەێنن لە بەرۆی کە هەردوو لە معانات یەکتری بە وردی بە دروستتر تێگەن دکتۆر ئەگەر ئەم دوان لەمانە کە زەواجەکەن یا بەیەکەوە بژین بڕێ پێدراوە لە ئیسلام ئەو دەرفەت نینە گۆل ئیسلام دەبهەورە ینی زەواج بکەن ینی ئەو کەسی گو وەزعێکی ویرەنگی هەیە ئەو ئینسان تەحویلی دکتۆر دبێ دکتۆر بریاری دەدێ نێرە یامێ موضوع نینە نازانم نێرە مەیە و ئەوژی نازانم نێرە مەیە گەرەک لە هەفتوو تێکل بکە ئەوە نییە ئینسانێکی هەیە وەزعێکی نەنۆرمالە وەزعێکی نەطەبیعیە من وەک شخصێکی نەپسپۆر ناتوانم حکمی بکەم وەک مەڵا من ناتوانم حکمی بکەم ئەوە نێرە ئەوە مەیە من تەحویلی دکتۆر دکەم بریاری دکتۆر تەحدیدی دکێ پشتی گۆ بریاری دکتۆر تەحدیدی کرد ئەوە خلاص ئێدی تەواو مەسەلە نینە وەڵا شێمێلی گەلێک گەلی وەکیتە شێمێل و تەوام زەواج بکەن ئەوە مەسەلە نینە باشە دکتۆر بۆچی وت پرسییم وتم لە ڕووی کۆمەڵناسیەوە وەکو ئەرزی واقع واز لە حکومەت و هەموو شتێک بابێنین تێڕوانینی ئێوەمانان تێڕوانینێکی ترە کۆمەڵگەل لە چاوێکی دروسترەوە بینن ئێوەمانان بۆچی وتم ئەمانە طبیعیە هەبێ وتێ نەوەڵە بۆچی نەوەڵە حەزەکە باسەکەم نا حەزەکە نەموت بۆیە من ئەو پێشەکیە درێژمەوت وتم تۆ لە مێژووە هەر لە پەروەردە کاورا ژن و ئەو هەم کە زەختە لیان کرا حەزی کرێ بێ بە پیا و لەبەر زەختەکەی یا لە جەیەکە کولتور ڕێدا بە ژنەکە ئەو نە ڕێزی لێرێ حەزەکات پیاوە ببێتەوە بە ژن ئەمانە ڕۆڵی پەروەردەی دەرن حەزەکە ئەخولقێنن و حەزەکەش ناتوانانی لێ درۆپەی وەکو هەر ئێستا بێنین کاورا گەرەکی وەکو شەیتانی پێبێت چلدانە ئەمەلیاتەکە بێ بە شەیتان تاسا شەیتانێکی چاو پێ نەکردێ خیاڵەوە لە مێشکە یا با من نمونەیەکی شۆخی بێژم کەمێک جەوەکەش نەرم کاتەوە لە ئەبوو عەلی سینا باسەکەنێژن کەسێک نەخۆشینێکی گرت و وایە زانی مانگاس وایە زانی مانگاس و ئەی قۆڕان و هەرچێکی چێکرد مالی خولیایی و ئەو ناوێ نامالی خولیان نەخۆشینەکە هەرچێکیان نەکرد ئەم ئینسانە
خواردنی بەشەرینەوە خواردەوی و کاو ئاڵفم بدەنێ و باوکو دایکیی قوبڵیان نەکرد و هەردوو کتێک و چارەسەرینەوە دۆزیەوتیان بە ئبنی سیناوتی ئەمە وتیا و بوویچەوەکو شتێک وتیان تۆ بێ چارەسەری بکەوتی من چارەسەر یەکەم حازری کەن تێم سەریە بڕم لیباسێکی قەسابی کردە بەری وتی هاتە ماڵیان و تەقیداوتی مانگاکەوا لێکوێوە یان ئاوەسەویش قۆڕانی وتی ئەمە منم لێرە و چووەبانی سەری وتی ئەرێ مانگا بۆ نەلاوازە ئەمە براتانجی گەڕە من بۆچی مەمە خواردنی بدەنێ با قەڵەو بێت تێم سەریە بڕ تیان دەیچی بدەنێ خواردنەکانی بۆ دیاری کرد و دەرمانی کرە ناوی خواردنەکان و چاکی کرد و ڕاستی کرد و خۆشی کردو ئێمە ئەگەر تماشا بکەین حەزی ئینسانێک ممکنە لە نەخۆشین و ڕوو بدا بۆ یەکانت ڕۆڵی دکتۆر لەرا گرنگە ئەگەر جیناتە بە ئازمایشی DNA دەرەکەوێ ئەگەر هورموناتە بە ئازمایشی هورمونات دەرەکرێ ئەگەر کولتورە ئەوە خۆخۆی کولتورەکە دیارە ئەگەر جابوەستە ئەگەر ئەمە حەزە و کەوتێسە حکوومەتێکی ئیسلامی ئەم ئینسانە چی بکە ئەو لەو پرۆگرامێکە باسی شترنبرگم کرد حەزیەسی و لێرایش نایڵ و نایکەن یا خۆیداتە دەستی ئیمان و یێلایەتەوە تەسلیمەوە ئەم حەزیە خنکێنێ یا واز لە ئیمان تێرە وشەکەی خۆیەکە مەرمەردم لە کۆمەلگا حەزیانە قمار بکەن وا ناکەنە حەزیانە گران فرۆشی بکەن وا ناکەنە حەزیانە لەش فرۆشی بکەن وا ناکەنە وەلێ ئەگەر گەرەکمانە چارەسەری واقعی بۆ بدۆزینەوە باش ئەو حەزە بەپی زانستی دەرووناسی قوبوڵ کراوە بەڵێ قوبوڵ کراوە قوبوڵ کراوە بەڵێ ئەو حەزە بڕوای پێکریا ئێستا ئەمە کەس وەر حەزێکی با نمونەیەکی تر بێژم ئێمە بینین پیا و ژنێک و یەکۆ زەواجیان کردە وان لە ماڵێکە ژنەکە تێشکایەتەکە ێژێ پیاوەکەی من حەزی وەکو ژنتێک ماما من وەکو ژن مامەڵی تکا بکەم باش پیاوی چە و مناڵێکی هەیە و ئێمە فەحسێکی هورمونی بۆکەین ئەگەر کێشەی هورمونی نەبوو دەرمانی سیستمیەکەین بزانین لە مناڵیە ئەوەتیا ڕوودا بۆ نمونە ماڵێکە هەشت کچیان هە تاقانێ من لە وڵاتێکی ئێران چوم کچێکیان بوو کچەکە خودابەسی ناوتم بۆ خودابەس چییە ینی خوایە بەسە چێوتی وەڵام مناڵی یانزەوم بوومەونە مناڵمانە و دایک باوکم ناومینا خودابەست تارکێ بانگ مەکا بەشک و خوایتر بەزەوی بێتەوە پیامانە بەسی کا و کوڕمان بێوتم دەیلۆ لە تۆڵا کوڕێکمان بوو یعنی بە سوتفە شتێک جێگەی ورد ئایا ئەم کچانە کچی دووم کچی پێنجەم شەشەم هەفتەم کچی نۆهەم من ئەمەتیان نەخولقان دەێت تۆ کوڕ وای ئێمە هەموو کێش دەی فرۆی دێژێ تەواوی عمری من محکومی 5 ساڵی ئەوڵی پەروەردەمە بۆ یەکانە ڕەوانکاوی دەروون شیکاری غیر ئەکرێکێ لەو کچانە ئەوەنە کوڕ لای مهم کراوە حەز بۆی هورمونیش کێشەی نییە بەڵام بە حەز کوڕی لا مهم کراوە ئێستا دوو ڕێگەمانە ئاخر ئێمە وەختی لە ڕوانگەی دەروون ئیسلام وەختی قسەکەی یاژی حەنەفی یاژی مالکی وەختی لە ڕوانگەی دەروون ناسیۆ قسەکەی ئایا تۆ بیهێڤیۆر تراپیەکەی CBT-ەکەی کاگنێتیڤ بیهێڤیۆر تراپیەکەی یا تۆ تێی دەروون شیکاریەکەی لە دەروون شیکاریاژە بڕۆ دەورەی مناڵی خەوەکانی وڕاوەکانی وێنەیەکی تێکەڵاوی شانە دەی وێنەیەکی تێکچوو بزانە چی تیابینێ ئادەی بزانە غەڵەتەکانی زمانی کامەسە وە یەکانە ئێمە قبولمان کردە ئەگەر حەزەکە بێت حەزەکە بێ هۆکار نییە هۆکارەکەی بدۆزەوە ئەگەر بەو هۆکاری چەوە نەوجا ئەکوێتە بەردەسی لیبرالیسم دموکراسی یا ئیدۆلۆژی باش مامۆسا من بە ئەم وەڵامی ئەم پرسیارم بۆ بکە بە دوا قسەت کابرا باز واز لە حەزەکە بێنین حەزەکە لە ڕووی کۆمەڵناسیەوە ئاسایی وەک چۆن حەزێ لە فاسۆلیایە حەزێ لەوەیە حەزێ لەمەیە حەزێ لە سەفەرە حەزێ لە سەفەر نییە حەزێ لە مەلەیە کابراش حەزی لەو شتەیە چۆن چۆنی چیەکە و چی ناکات ئەوەی تریاوە تا لەم وڵاتە حەزەکەی بمرێنێ نەک باسی کوردستان ناکەین لە وڵاتی کە ڕێپێدراو نییە یا ئەوە تا لە وڵاتی چۆک و هۆڵندایەکە لە ساڵی 2001ەوە ڕێپێدانی بۆم حاڵەتە دروست کردو بچێ بۆی بارحاڵ بەڵام ئێمە باسی حەزەکە ناکەین باسی ئەمەی تریانەکەین کابرا نێرەموکە هەردوو ڕەگەزەکەی تایە نێریشی تایە و مێشی تایە باشە ئیتر کاتێەوەی هاتووە قەراری ژیان بە لە وڵاتێکی داماوی وەکو ئێمە هەندێک جار خەڵک پارەی نییە بۆ نەشتەرگەریەک کە زەڕورە پارەشی نییە و بە پارام شتاکرێ ساکوایتر سەردەمیەوە نەماوە تۆ بچیتە لای حەکیمێک و پەرداخێکە باتی و بڵێ هەڵیە چاکەبی ئێستا هەرچی هەر بڵێ سەلام و عەلەیک پارەیە بەڕاستی قڕانێکیشی پێ نییە هیچیشی پێ نییە ئەم زەلامەت چی بکە
لەم مێحنەتا بمێنێتەوە هەتا ئەمرێ وەکو دکتۆر وتی سەری خۆی هەڵگرێ سەر هەڵگرتنیش پارەیە وێستا خۆ ڕاست خۆیان پرسیارە بابەتێکی قەزائیە فتوا بەمەلا مەسەلەن پرسیارەکەی بڵێ چی بکە باشە بەڕێی تۆ من یەمە بەردەمی تۆم نەڵێم حاڵەتێکی ئاوایی هەیە و دینارێکی ئەمەلیاتیشم پێێنێ نەسیحەتی تۆ چێ بوو نصیحەتی ئێمە ئەوەتانێک کە ئەم حاڵەتانە وەکو بابەتێکی طبی پەیوەندی هاوە پێکهاتەی کەسەکەەوە باش ئەو ڕێگانە بەرۆچکە و پرسیارم بۆ هاتووە بە کورتی جوابم بەرەوە من کەسێکم لەو کەسانی کە هیچم پێ نییە و تەواو ینی دینارێکیشم پێ نییە و لەم دۆخە شاماومەتەوە و لە نێوان ینی دووڕیانێکم یا ئەبم بە نێر یا ئەبم بەمێ بە پارە یەکلابمەوە چیم لەکەی چیم پێڵێ لە دەست منیە تا من تا فتوات بۆ بدەم هیچ شتێکی باش نەسیحەتێک چیم پێڵێ نەسیحەتەوەتانێ یعنی بێ بڕە ڕێگەی طبی بگرێتە بەر نێ پارەم پێ نییە ئەی پارەی پێ نیە من چی بکەم من وەکو کەسێک وایە بۆچێتی منیش پارەم نییە بیدەمێ من دەستی وی دەگرم دەبمەلای دکتۆرەکی بۆ من فەحسی مەبدەئی دروست بکێ من نە کەسێکی نۆرمالم من لێدەرم من ئیمامم من مەڵەمە بدەهان ئینسان بسەدان ئینسان گوهداری متکن بسەدان ئینسان خێرخوازن مالدارن گوهداری متکن ئەوە خێرێکی زۆر مەزنە ئەگەر ئەس گەهشتمە ئەو قەناعەت دکتۆر ئەو ئینسانی هە محتاجی عملیەکیە والله سەیدا منم دەچم پارسە دەکەم پارس ساڵی بۆ دۆست هەڤال مالدار زەنگیل من پارس دەکەم بۆ خاطری ئەو پیاوە ئەو گوناه و ئەو موسیبەت خلاص بکەم دەستخۆش یەک سی ماو دو قسەم بۆ بکە هەر لەسەر و بابەتە نەک نقطەکی زۆر بچووک بۆ خاطری داویە پرۆگرام بەری گۆ ئاخفتن بکە دکتۆر محەممەد یعنی دکتۆر محەممەد خانی بەحسی مەوزوعی کۆمەڵناسی کرد ینی بداویژی گەرەک ئەو نقطە تەسبیت بێ مە وەک مسلمانتی بێ مەذهب وەک ئیسلام بێ مەذهب حەنەفی شافعی حەمبەلی مال بالاتفاق مەدووهانە یا نێر یا مێ سێ نییە سێتان نییە باش وەکو گرفتێکی کۆمەڵایەتی وەختێک گرفتێکی کۆمەڵایەتی دروستەوەی ئەمە دیالوگەکەین دیالوگ ینی گرفتەکەینی گشتمانە هەرکی حەلیکا کێشەی گشتمانی حەلکردێ من ئەو کەسە بێ وەکو گرفتێکی کۆمەڵایەتی تماشایەکەم کە تاکە کەسێک کاتەوە لێ نوێنەری هەزاران کەسە ئەمە وەکو ئەوە نییە خۆی تەنیا ماڵەکەی خراوبیە و بۆریەکەی شکایە و من نەڕەم ئەمە ئەگەر نەیکەین هەزاران کەسی تر ئەکوژێنەوە ئەخنکێن بۆیە داوا ئەەکەم لە شارەزاکان ئەوانەی بە من بڕوایان بێ و ئەگەر خۆم دینارنەوە لە باخەڵما پارێژ لەما خەرج بکەین وەکو پارەی ڕێوبانە وەکو پردێکە دروستی بکەین وەکو زانکۆیەکە دروستی بکەین ئەبێ پارەی تیا خەرجکەین حەلی ئەم شخصەتر مامۆستا بەحس کرد وەکی خێری بێ ئاواکردنی مزگەوتەش و بهتر قسەمان زۆر کرد بابەتەکەش حەساس بوو هیوادارم شتێکمان کردبێ.